ئازان و خۆشەویستانم گەر لە بازاری بۆ ماوسێکی باش جا بۆ یاریکردن تا بۆ بەکارهێنانی کۆمپیوتەرە بە شێوەیەکی ئاسایی یاخود دەتەوێت لەگەڵ تابلێتەکەت کۆنێکتی بکەیت یان حەزت لە ماوسێکی سەرنجڕاکێشە شێوەیەکی جوانی هەبێ لە ماوسە بێزارکەرەکانی خۆت بێزاریت بێگومان باشترین شوێن بۆ ئەوەی ماوسی جیاوازی لێ بکڕی ئاری گەیمینگە. لە ئاری گەیمینگ هەموو جۆرە ماوسێک بە هەموو جۆرە ماسفاتێک بەردەستە لە براندە جیهانیەکان لە براندە هەرە بەناوبانکان و لە براندە گرانبەهاکان و بێگومان ماوسی هەرزار و ناوازەشیان هەرلایە. جگە لە ماوس بێگومان ماوس پادی زۆر جوانیشان لایە بە ناو عشکال نەخشی جیاواز دیزاینی جیاواز بێگومان لە براند جیاوازەکانیش زۆرینی هەرە زۆری ماوسە جیاوازەکانیان لا دەست دەکەوێت. گەر بە دوای ماوس گەڕای بێگومان باشترین شوێناری گەیمینگە دەتوانین لە ڕێگەی سەردانکردنیان بۆ دوکانی سەرچیان لە هەولێر و دوهۆک یان دەتوانین سەردانی سوشەڵ میدیای ئاری گەیمینگ بکەین گەیاندنیان هەیە بۆ هەموو شار و شارستەکانی هەرێمی کوردستان ئەکسسواراتت دەوێت لە ئاری گەیمینگ بەردەستە. سپاس بۆ ئاری گەیمینگ بۆ سپۆنسەریکردنی مەڵپەی پرۆگرامی 01 سلااو ڕێز خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بن بۆ ئەڵلقەی ژمارە 232 01 ژیری ئەمڕۆ 20/12/2024 تەنیا دوو هەفتەیەکمان ماوە پێمان بزەم چەند هەفتەمان ماوە سەیرێکی تاریخ بکەین یەک هەفتەمان ماوە هەفتەی داهاتوو دووە ئەڵلقەی 01 ژیری دەبێت 2024 چینە ساڵی 2025 کە بەرەبەری سەری ساڵان هەموو کاتێک هەواڵ کەمە بەڵام ئەمڕۆ هەواڵ یەکجار زۆرە پێ بێ لەوانێت دەربەکە بە هەفتەی دووەم کەوێ یان هەفتەی یەکەمی 2025 کە هەواڵ زۆر کەم بێتەوە چکە لە دنیای خەڵک دەستەوە ماڵێ بەس هەواڵی ناوازەمان هەیە تکا دەکەم دوگمێن لایک سبسکرایب لەبیر نەکەن بارەس پێ بکەن. گەورەترین ئەو یارانەی کە لەم هەفتەیە بڵاوکراون یاخود دوو هەفتەی ڕابردوش بڵاوکران چکە هەفتەی ڕابردوو باسم ناکرد لە گەیم ئەوەردز ئەم یاریانان یاری ئێلین ڕۆک ئینکەرژن لەم هەفتەیە بڵاوکرایەوە یاریەکە نمری 76 بەدەستێناوە یاریەکە VRە یاریەکە لەسەر تاوای پلتفۆرمەکانی VR بەردەستە بۆ لەسەر پلەیستەیشن 5 یاخود پلەیستەیشن VR2 PC VR وەروە مێرە کوێستیش بەردەستە نمرەکەی باشە هەندێک لە ڕخنەگران ئەوانەی کە بەشتێکم خوێندەوە دەڵێن کەش و هەوایەکە و ئەزمموی ئێلیان کە ئەزممونیی ترسناکە و خەیاڵی زانستی ترسناکە دەڵە پێت دەبەخشێ و لە هەمان کات دە گرافیکیش سەرنجاشەشە بۆ یاریی VR یاریی نوێشمان هەیە بەناوی The Spirit of the Samurai یاخود ڕۆحی سامورایەکە یاریەکە 6 هێناوە بەداخەوە نمرێکی بەرزی بەرزنێ هێناوە بەڵام گیمەران بەگشتی بەدڵیانە 8.5 پێداوە چەندە تەنیا 4 ڕێتینگمان هەیە بەس یاریەکە تەنیا لەسەر PC جارە بەردەستە پێم ما بێ پلانیان هەیە لەسەر کۆنسڵی بڵای بکەنەوە بەڵام هێشتا نەگەیشتنەوە ئاستە یاریەکە ئەو ڕخنانێک کە لی گیراوە بەگشتیەوەی خوێنمەوە دەڵێن ستۆریەکەی لاوازە لەگەڵەوەی گەیمپڵەیەکەی و هەندێک میکانیشتێدا کە نوێگەری تێدا کراوە و تایبەتیش هوەری یاریەکە دەڵێن زۆر سەرنجاکێشە گرنگ ئەوەیەکەوە یاریی نوێی سامورای ئێستا لەسەر کۆمپیوتەر دەتوانانی داڵاندی بکرێت وەروان لافتەکانی ڕابردوو یاری Legacy of Kain Soul Remaster یاخود Soul Reverse 1 and 2 Remaster بڵاو کراوە نمرەی 76% کە ڕخنەگران بەگشتی دەڵێن یاریەکان هەردوو یاری Legacy of Kain دو یاری زۆر باشن ئەو ڤێژنە ڕیماستەرەکەش یاریەکەی ئاسانتر کردو بۆ کەسانی کە دایانەوەی یاریەکە بکەن چکەوانە یاری پلەیستەیشن 1 ڕیماستەر کراینەوە تۆزە گرافیکیان پاکراوەتەوە ڕخنەکان کەلی گیراوێت تەنیا ئەوەیە کە دەڵێن ڕیماستەرەکە زۆر سادەیە تەنیا دەستکاری هەندێک لە تێکسچەرەکانیان کردووە مەسەرەن گەیمپڵەیان باشتر نەکردووە چونکە یارانی پلەیستەیشن 1 کلاسیک کردنیان ئێستا لە سەردەمی هێزە تۆزە زەحمەتە دەڵێن باشتریان کردووە بەڵام هێشتا کاریگەری پێویست و بەڵام کێشەی تەکنیکی نییە کە ئەوە دڵخۆشکارە و دەڵێ بۆ کەسانی کە حەز دەکەن بە ستایلی پلەیستەیشن 1 یاری بکەن واتە بە ستایلە قورسەکە کە زۆر ئاسان نییە ئەو یاری لەو شێوازەیە مهم یاریەکە سەرەسەر پلتفۆرمەکان بەردەستە یاریەکانی پلەیستەیشن پلەسی ئەکسترا پریمیەم بۆ مانجی 12 بەردەستن ێستا دەتوانن داوڵۆندیان بکەن هەرێکە لە یاریەکانی سۆنیک فرۆنتیرز رابیتس پارتی WRC Jurassic World Evolution 2 فیست لەگەڵ یاری فۆرسپۆکن ئەم یاریانە ئێستا بەردەستن دەتوانن داوڵۆندیان بکەی و بێگومان لە بۆ جەماعەتی کلاسیکیش سێ یاریمان هەبوو ئەو مانگە کە بەشی دووەم و سێمی سلای کوپەرە سلای باند of thieves سلای 2 سلای 3 honor of thieves بەردەستە لەگەڵ جاکن داکستەر the precursor legacy
جاوە پێشتر بەردەست لەسەر پلەیستەیشن 4 5 بەڵام ئەمەیان ئەمیڵەیتەری پلەیستەیشن 2کەی واتە دەتوانین ڕیوایندی بکەی بگەڕێتەوە پاش وەشتانە چۆن یاریانە نوێ یاری کۆنەکانی پلەیستەیشن 2 ئێستا بڵاو دەکرێنەوە مهم لە مانگە باشەکانە پێماوی بە تایبەتی سۆنیک فرۆنتیر 100 بیکەن یاریی بەلاش وەردەگریەکە بێتەوە خزم زاریانە بەدەستن لەلات فۆرسپۆکن من پارەشم پێدا بەڵام تا هەکوێستە نەمکردەوە سەش بە خۆڕایی بەردەستە کە بەلاش پارەم پێدا هەرچەند زۆرش بێنە دەپیان بدەێت پارەکەم پێدا بەس مهم ئەوی لەو زۆر یاریانەیە کە پێویست ناکە پارە پێ بدەیت بە خۆڕایی تاقیکیتەوە لە ڕێگەی خزمزاریەکان باشترە WRC زۆرتم جێرێ بۆ لە سەری کە دەڵێن یاریی ناوازەیە من خۆم تاوەکوێستە زۆرم نەکردووە بەڵام ئەو یاری کە من زۆر حەز دەکەم بیکەم بەڕاستی سۆنیک فرۆنتیرسە لەگەڵ جوراسیک وۆڵدەکە کە یارێکی سیمیلیشنە سیمی دراسیکە داینەسۆر بە خێودەکە یۆشتانە لە ماپێک حەزم لێ یارەکەی فستیشمان هەیە کە لە مێژە حەزم دەکەم تاقیکەمەوە سەو بزانین کات دەبێ یان نابێ بەس مهم ئەم یارانە ئێستا بەردەستم بێمە لای هەواڵەکانی ڤیدیۆگەیم و بە گەورەترین هەواڵی ئێمە تێژەست پێ بکەم بێگومان یاری GTA 6 جا GTA 6 هەشتا ترێلەری دووەممان نەبینیوە کە وا ساڵیش کۆتایی پێدێ و پێشبینیش ناکەین ئەم ساڵ تازە بیبینین لە بەرەوەی گەرتاوە کوێستە ماندیتوە دەماندیت بەڵام پێدەچێتەوە بچێتە ساڵی داهاتوو بەڵام لە هەفتەی ڕابردوو جیسن شرایر لە وبسایتی بەناوبانجی بلومبرگ مەقالەیەکی گەورەی لەسەر GTA 6 بڵاو کردەوە چەند زانیاریشی ئاتوانم بڵێم نەک لەسەر یاریەکەی لەسەر بەرەمێنان یاریەکەی پێداین یەکەمیانەوە بووکەوە دەڵێ GTA 6 چۆتە فول پرۆداکشن لە دوای بڵاوبوونەوەی Red Dead Redemption 2 لەلایەن ڕۆکستارەوە واتە لە ساڵی 2018 کاتە ڕۆکستار یاری Red Dead Redemption 2 پەبلیش کرد بە تەواوەتی بەرەمێنانی GTA 6 دەستی پێکردووە واتە لە 2018 19 20 21 22 23 24 واتە 6 ساڵ لە بەرەمێنانە کە ماوەیەکی زۆر درێژیش نییە بەڕاستی هەرچەندە دەڵێ لە بابەتی ئەوەی کە مەسەلەن دیزاینە بیرۆکەی ئەوانن لە 2013 بە هەر ڕۆکستار ئادەیەوێ بیرۆکەیە لە بۆ GTA 6 دابنێت چ بکەن چنەکان بەڵام وەکو فول پرۆداکشن لە 2018 دەستی پێکردەکە ماوەیەکی زۆر نییە پێم مابێت GTA شەر وەکو یاریی ئاسایی 6 ساڵ 7 ساڵ دەخەن God of War 2018 8 ساڵ لە بەرەمێنان بووە یعنی Red Dead Redemption 2 8 ساڵ لە بەرەمێنان بووە ڕاستە فول پرۆداکشنیان کەمتر بووە لە چاو GTA 6 فول پرۆداکشنی لە بۆ 7 ساڵ دەڕوە بەڵام فول پرۆداکشن واتە یاریەکە ئیدی ستودیۆ هیچکەی لەبەردەست نیە تەنیام یاریە بەرهەم دێنێ سەو دەڵێ هەروەها هەندێک تعلیق و جنێوە و سوکایەتیان بەرامبەر ئەو کەسانی کە ڕگەزی خۆیان دەگۆڕن کەم کردوێتەوە پێیان دەوترێت ترانسجەندەر ئەو کەسانی کە ڕگەزی خۆیان دەگۆڕن مثلا ڕگەزی سێنە خۆیان دەکەنە ڕگەزی نێریان مێ یان هەیە نێرە خۆی کردە مێ لە دنیای ئەو شتە قۆڕە بەناوبانگە هەرچەندە دەڵێ بەرامبەر هاوڕەگەز خوازان و ئەوانش تۆزێک کەمیان کردیتەوە نوکتە و تعلیق خوشتەکەیان نەبرەوەی لە سەردەمی ئێستا ڕۆژاوا شتانە قبول ناکە واروەها دەڵێ چەندین دێدلاینیشان لە دەستداوە بەسەرە سەرتا بڕیار بوو یاریەکە لە 2017 سەرتا بڕیار بۆ یاریەکە لە 2021 یاخود 22 ئیعلام بکەن بەڵام نەیانتوانیوە ویستویان لە 2022 لە کۆتاییەکان 2020 ئەلانی بکەن هەر نەیانتوانیوە یاخود پێڕانە گەیشتونە بۆیە لە کۆتایی 2023 یاریەکەی ئەلان کراوە یاخود یەکەم ترایلەری بۆ بڵاو کراوەتەوە هەرچەندە لە مەقالەکە جیسن شرایر هیچ کۆمنتێکی لەسەمەنیدایە کە ئایا ڕۆکستار ترایلەری دوم لەم ساڵ بڵاو دەکاتەوە یاخود نا بەڵام ئاماژەیەکی بەوە کردوتی یاریەکە ئێشتا لە بەرەمێنانە لە بۆ ئەوەی لە پاییزی 2025 بڵاو بکرێتەوە بەڵام ئاساییە ئەگەر بێت و دوا بخرێ بۆ 2026 بەهۆی ئەوەی کەوا هێشتا زۆر کارماوە ئەنجامی بدەن و دەڵێ ڕۆکستار داوای لە هەموو کارمەندان کرد لە سەرەتایان ساڵ بگەڕنەوە کۆمپانیا گەڕنەوە ستودیۆ لە ناو ستودیۆوە کار بکەنیدی واتە کارکردن بە شێوەی ڕیمۆت لە ماڵەوە نەما هۆکارەکەی ئەوەیە کەوا ڕۆکستار پێی وا بووە ئەگەر وانەکەن ئیدی یاریەکە دوا دەکەوێت بۆ ساڵێکی دیکە کە 2026 واروە دەڵێ ڕۆکستار هیچ زەختێکی لەسەر نییە لەسەرەوەی کە یاریەکە کەی بڵاو کاتەوە لە بەرەی کۆمپانیای تێک تو حڕیەت و ئازادێکی تەواوی پێداون ئۆتۆنۆمیەکی تەواوی پێداون کە بە ئارزوی خۆیان کار بکەن هەر کاتێک یاریەکە ئامادە بوو و بڵاوی بکەنەوە جیسن شرایر باسی GTA 6 ئۆنلاینیشی کرد هەندێک بابەتی باس کرد وتی دەبێتە ئۆنلاین مۆدێکی زۆر زەبەلاحتر لەوەی کەوا GTA ئۆنلاینی ئاسایی یاخود GTA 5 بەشی ئۆنلاینەکەی کاراکرا لەبەرەوەی GTA 5 ئۆنلاین
ئەوە یەکەم تێستی ڕۆکستار بوو لە بۆ ئەوەی ماپێکی گەورە و زەبەلا هەرسەن لە GTA 4 کردیان بەڵام بەو شێوازە نەبوو لە GTA 5 بۆ شتێکی دیکە سەرتاش سەرکەوتو نەبوو ئەگەر لە بیرتانێران لە بیرتانیا خوندە 2014 و 15 GTA ئۆنلاین زۆر سەرکەوتو نەبوو بەڕاستی ڕخنی زۆر لێگیرەوە هۆی کێشە تەکنیکەکانیان بەڵام بەپەی تێپەڕبوونی کات بەپەی زیادکردنی ئەپدەیتەکان ئەو یاریە بەو شێوازە زەبەلاح بوو دەڵێ لەبەرەوەی ئەزمونێکی باشیان هەیە لە GTA 5 لە GTA 6 ئۆنلاینەکە شتێکی زۆر زەبەلاحتریان لە خەیاڵە و تەنانەت دەڵێ لەوانەیە هەندێک شت بکەن ستانداردێکی نوێ لە بۆ یاریە ئۆنلاینەکان و مەڵتیپلەیەرەکانیش دابنێن کە لەوانەیە بەگشتی بازرگانی ڤیدیۆ گەیم یاخود کۆمپانیاکان چاوی لێ بکەن واتە شتەکە دەگۆڕێ ستایلەکە دووبارە دەگۆڕێ ئەوە زۆرینەی ئەو معلوماتانە بوو لەسەر مەقالەکەی جیسن شرایری کە دەستم کەوت ئێوەش دەتوانن لە بێگان لە وێبسایتی بلومبەرگ بچن هەمووی بخوێنەوە دەتوان تەرجمەی کوردی بکەنە بۆ خۆتان بەڵام زانیارێکی دیکەشمان هەیە لەسەر GTA 6 ئەویژەوەیەکەوە لە وڵاتی برازیل لۆگۆی GTA 6 لەلایەن ڕۆکستارەوە یاخود تێکتووەوە تریدمارکرا واتە مافی کۆپیڕایتی وەرگیرەکەوە ئەو لۆگۆیە بەو ستایڵە بەو هیکەلە ڕۆکستار خاوەندارەتی دەکات وەروە لۆگۆیەکەش بە دوو ستایل تریدمارک کراوە یەکێکیان کەوە گراند ثێفت ئارۆیەکە لە پێشەوەیە VI-ەکە خۆ ژمارە شەشەکە بە ڕۆمانی بە ڕۆمی یاخود لە پشتیتی یەکێکیان دارەکانی تێدا دانەیەشان دارەکانی تێدا نییە واتە دوو جۆر لۆگۆ تریدمارک کراوە هەردووچیان بگمان لە ژێر ناونیشانی GTA 6 گراند ثێفت ئارۆ 6 لەلایەن تێکتو ڕۆکستارەوە خاوەندارەتی دەکرێت ئەوە دەڵێ بۆ ئەوەیە کاتێکەوە ترۆلێری دووەم ماوجە ئیعلاناتی دیکەیەکە بڵاو دەکەنەوە هیچ کەسێک نەتوانێت لەو وڵاتە بەتابەتی لە وڵاتی برازیل لۆگۆیەکی لەو شێوازە بتوانێت دروست بکە یاخود کاتێکە مێرچ بڵاو دەکەنەوە کاتێکە جلوبەرێک بەو لۆگۆی دەفرۆشێ ڕۆکستار و تێکتو بتوانن بە ئاسانی دڕوبڕووی دادگایان بکەنەوە لەبەرەوەی مڵکی کۆمپانیای ڕۆکستار و تێکتووە ئەتر لۆگۆیەکە کەس بۆی نییە لە جلوبەرگ و لە کڕین و فرۆشتن بەکاری بهێنە یاخود خوا نەخواستە یاری پێ دروست کە چۆن ناتوانانی یاری پێ دروستکەی لەبەر دەبێت لە پلتفۆرمێک بڵاوی بکەیتەوە جا پلەیستەیشن ئێکسبۆکسە کۆمپیوتەرە ستیمە هەر شوێنێکە ئابێگومان داون دەکرێت لەبەرەوەی ڕۆکستار خاوەندارێتی ئەو لۆگۆیە دەکات خبرێکی دیکەشمان هەبوو لەم هەفتەیە لەسەر GTA 6 ئەوەش ئەوەیەکەوە وێبسایتی VGC لەگەڵ هەندێک کۆمپانیای جیاواز قسەی کردووە لە دنیا ڤیدیۆ گەیم دەڵێن هەر هەمویان نەک هەرەمیان دەرێ زۆربەی هەر زۆریان هۆکاری ئەوەی کەوا بەروارمان نییە لە بۆ 2025 زۆرینەی یاریەکان لە کەی 2025 بڵاو دەکرێتەوە بۆ ئەو دەگەڕێتەوە کەوا نازانن ڕۆکستار لە چ بەروارێک GTA 6 بڵاو دەکاتەوە نانەوێ یاریەکەیان لە نزیکی GTA 6 بڵاو ببتەوە بێگومانیش دەزانین کە لەبەرچ ئەو کۆمپانیانە نانەوێ یاریەکانیان لە نزیکی GTA 6 بڵاو بنەوە هۆکارەکە بێگومانەوەیەکەوە بەهۆی فرۆشی زۆر فرۆشی GTA 6 بێگومان گەیمەران یاری دیکە ناکڕن یان بشکڕن کەمتر دەکڕن واتە کڕیارێکی زۆر لەدەست دەدەی ئەگەر بێت لە نزیکی GTA 6 یارێکی خۆت بڵاو بکەیتەوە بۆی دەڵێ پەبلیشەرەکان بڵاوکەرەوەکان هێشتا ناتوانن بەرواری فەرمی یاریەکانی خۆیان بۆ 2025 شاب بکەن پێشم وایەگە سەیرێکی بەرواری مەسەلەگە لە گوگل بنووسی 2025 ریلیز دەیت دەبین کەوا تاوەکو هاوین بەشێک لە یاریەکان بەرواری بڵاوبوونەوەیان هەیە مەسەن دەڵێن لە چەندی چەند بڵاو دەکرێتەوە لە مانجی 3 4 5 6 تقریبا تا مانجی 7 زۆرنەیە ئەو یارانی کە بڕیارە لەو کاتە بڵاو بکردنەوە تقریبا شتێکی شەشان زانین بەڵام لە حەف بەسەرەوە کەس ئیعلانی نەکردووە تەنانەت ناوتوە لە پاییزە زستانە ئامانجی هەشتە نوێ دێ وەکو ساڵین ڕابردونیە هۆکارەکەش GTA 6 نانێ بەرکەوتنیان هەبێت بە GTA 6 لەبەرەوەی دەزانن منافەسەی GTA 6 ناتوانن بکەن کەواتە دەبێت لێیان دوور بکەیتەوە یاخود لە کاتێک دیکە یارێکی خۆی بڵاوکی و تاوەکو لە ئۆنلاین باز بکرێت کاتێکە GTA 6 بڵاو دەکرێتەوە تاوەکو 3 مانگ 4 مانگ هەموو سوشال میدیا باسی GTA 6 نهێنیەکانی GTA 6 گەیم پڵەیەکان لایڤ ستریمەکان ڕیلەکان ڤیدیۆیەکان پۆستەکان هەموو دەبێتە GTA 6 جگە لەوەش گەیمەران دەیان جارە و یاریە دووبارە تەواو دەکەنەوە دەیان جار بە شێوە جیاواز یاریەکە دەکەن لانەی کۆتایی جیاوازێبی دەیان جار کە دیکەن واتە کاتێکی زۆر لەسەر گەیمەر لەسەر جیهانی دنیای ڤیدیۆ گەیم و لەسەر کۆنتنت کریێتەرەکان یوتیوبەرەکان ئەو کەسانی کە ڤیدیۆ دروست دەکەن کاتێکی زۆریان دەبا GTA 6 بۆیە بڵاوکردنەوەی هیچ یاریەک لەو مانگا لەو دوو مانگە لەو سێ مانگی کەوا GTA 6 بڵاو دەکرێتەوە بە بڕای من پابلیشەرەکان خۆشیان وا دەڵێن کەوا لەوانێ بەرکەوتەکی خراپبی بگومان قازانز ناکەن و باشترین شتەوەیە چاوەڕێکەن تاوەکو ڕۆکستار دەڵێ کاکە لە
فلانی لەو تاریخە یاریەکە بڵاو دەکەینەوە ئینجاوان لەگەڵ ئەو تاریخە کار بکەن یاری خۆیان لە وەختێکی دیکە بڵاو بکەنەوە. بێمە لای هەواڵێکی دڵخۆشکار بۆ عاشقانی زنجیرە یاری فار کرای کە من یەکێکم لەو کەسانە وێبسایتی ئینسایدەر گەیمینگ یاخود ئینسایدەری هەرە بەناوبانگ تۆم هیدرسن مەقالەیەکی دوورودرێژی لەسەر دوو یاری نوێی فار کرای بڵاو کردەوە. بەپێی زانیاریەکانی تۆم هیدرسن بی کە زانیاری باشی بەرزکەوتووە لە یوبیسۆفت دوو یاری فار کرای لە بەرەمێنانە بەشی هەفتەم بە ناوی بلاک بێرد یاخود لەژێر تایتڵی بلاک بێرد جارە بەرهەم دێ بەڵام ناوی یاریەکە فار کرای هەفت دەبی یان شتێکی دیکەشتە نازانین وەروە پرۆژەیەکی کەشیان لەبەردەستە بە ناوی ماڤریک کە ئەوەش هەر ناوی پرۆژەکەیە بەڵام زانیاری باشی لەسەر هەردوو یاری تقریبان داناوە. لە بلاک بێرد پاڵەوانی چیرۆکەکە خانەوادەکەی دەدزرێن یاخود کتنایب دەکرێن ئەوە بارمەتە دەگیرێن تۆ دەبێ هەموو کارێکی لە پێناو ئەوەی ئەندامانی ئەو خانەوادەی خۆت دووبارە بەدەست بهێنیەوە. دەڵێ 24 کاژمێر ڕاستەقینەت لە بەردەستە ئەنی ڕژانی خۆمان دەکاتە 72 کاژمێر یاریەکە لەژێر دەستە لەو کاتە دیاری کراوە دەبێ خانەوادەکەی خۆت بێگومان بگەڕێنیتەوە. جا بۆ گەڕان ئانی بۆ ئەوەی ئاگداری وەختەکەش بیت دەڵێ گەیمەر یاخود پاڵەوانەکە کاژمێرشی لەسەر دەستە وەختەکەت پێ دەڵێکەوە ئێستا چەند کاژمێر تێپەڕیوە. بێگومان مەبەستەکە لەوەی نییە کە دەبێت 72 ساعت لەسەر یاریەکە بکەین ناو یاری کە دەکاتە 24 کاژمێری خۆمان بەڵکو مەبەستەکە ئەوێت تەواوی یاریەکە جا بە 100 ساعت تەواویکەی بە 20 ساعت تەواویکەی بە 10 ساعت تەواویکەی 24 کاژمێری ناو یاریەکە دەخایەنێ لەوانێت 72 ساعتە بێک هەفتە تەواوکەی بەس مهم مەسەلەکە ئەوەیە چیرۆکە لەسەوێت دەبێت لە ماوەی 72 کاژمێر خانەوادەکەی خۆت ڕزگار بکەی لەدەست ئەو کەسانە. دەڵێ ئەوە چیرۆکی یاریەکە دەبی وەروەها لە ڕووی گەیم پلی و دژمنەکانیش هەر دژمنەکەی بە تەواوەتی دەڵێ دژمنەکە نازانی چێشە بە فەرمی نازانین و خۆشی زانیاری لەسەر بەرز ناکەوتەوە بەڵام دەڵێ هەر پەیوەندی بە هلوسینیشن دەبی لەگەڵ ئەوە چۆن دەڵێ ئەزێدانی ئاژەڵ و وەروەها بێگومان منداڵان واتە ئەو تاقمە خراپەکارە ئەو شتانە بەکاردێن کە تقریبا نزیکە لە فار کرای 5 کە جەماعەتی جۆزف سیدی ئەگەر لە بیرتان بی لێچێت لە مەزرعەکانیان جۆرە مادەیەکیان بەرهەم دەهێنا گازێکیان بەرهەم دەهێنا کەوا ئەگەر کەسەکە هەڵی مژی بە ئیدی تووشی بێهۆشی دەبوو تۆ دەچێت جیهانێکی دیکە سەرخۆشی دەکرد و بێهۆشی دەکرد دەڵێ هەمان شت هلوسینیشن یاخود بێهۆش بوون بەکار دەهێنرێ لەو یاریە و بێگومان دەڵێ ڕوبەڕووی ئەو تاقمەکە دەبیتەوە دەبینیکەوە ئەوانە ئاژەڵ زۆر بەکاردێنن بۆ هەندێک کار و بێگومان زۆر منداڵیش لەو کارانی خۆیان بەکاردێنن. جا ئەوە دەڵێ ئەوە یاری بلاک بێرد دەواتە یاخود فار کرای هەفتە بەڵام جگە لە فار کرای هەفت فار کرای ماڤرێکیش لە بەرەمێنانە کە ئەویان دەڵێ تۆزێک جیاوازترە تقریبان ئەویان دەچێتە ئەلاسکا یاخود ئەو هەرێمەی کە لە هەرێمەی ئەمریکا کە لە تەنیش کەنەدایە بەستەڵەکە دەڵێ دەچێتە ئەلاسکا لەوێ لەو ئەو بەفرا تۆ دەبێ یاری بکەی دەبێ بەرامبەر یاریزانی دیکە یاری بکەی بەرامبەر ئاژەڵی درڕندە شەڕ بکەی و دەڵێ ئەوە بیرۆکی ئەو یاری زیاتر ئەوەیەکەوە مەڵتی پلەیر بێ دەیانەوێ یاریی ئۆنلاینی فار کرای دروست بکەن کە پێم بێت چەندی ساڵە نزیکەی چەند دە ساڵ زیاترە یوبیسۆفت دەڵێ من حەز دەکەن یاریشی فار کرای دروست بکەین کە مەڵتی پلەیر بێ بەس مهم دوو یاری فار کرامان هەیە. فار کرای هەفتەکە زۆر سەرنجاچێش دیارە تقریبان تێکەڵەیەکی نێوان فار کرای 4 و فار کرای 5 و فار کرای 6 بەڵام دەڵێ لە ڕووی گەیم پلەیشەوە هەندێک گۆڕانکاری دەکرێت لە سلایدکردنمان دەبێ خۆفرەدانمان دەبێ بەکارهێنانی تاکتیکل سپرینتینگمان دەبێت واتە ڕاکردن بە چەند شێوازێک هەیە سپرینت یاخود ڕۆنینگت هەیە یان بە هێواشی ڕابکەی مەسەڵەن بە هێواشی واتە چێواتە کاتێک ڕادەکەی دەنجی پێکانت نییە بەزە نازانم تەکنیکەکە پێڵاوێکە لە پێی دەکەی شتێکە بەس مهم ڤۆڵتینگ شتیان دەڵێ سپیننجی چیلاعاتێواتە خۆ لارکردنەوەت هەیە هەردوو پرۆژە بە تەواوەتی لە بەرەمێنانە یوبیسۆفت مۆنتریال سەپۆرتی هەردوو پرۆژە دەکەن بڕیار بوو لە 2025 یەکە دانەیەک بڵاو بکەنەوە بەڵام بەهۆی کێشەکانی یوبیسۆفت کە لە چەند هەفتەی ڕابردوو باسم کرد کێشەیان زۆرە لەناو کۆمپانیای پەبلیشەرەکە یاری بلاک بێردەکە دواخراوە بۆ 2026 لە ناوە خۆیان چکەشتەی ئەعلان نەکرێ بەڵام لە ناوە خۆیان لە 2025 بۆ 2026 دوایان خستەواتە لە ساڵی داهاتوو 100% شتێک لەسەر فار کرای 7 و یاخود فار کرای بلاک بێردەکە دەبینین بزانین چۆنە یەکەم ترۆلی ڕشتی لەوانەیە لێ بینە ساڵی داهاتوو وەرە 2026 بڵاو بکرێنەوە.
ئەوە تقریبان زۆرنی هەر زۆری ئەو زانیارە نەبوو لەسەر یاری فاکرای هەفت دەست کەوت. خەڵاتەکانی گەیم ئەوەرزی ئەم ساڵ زیاتر لە 154 ملیۆن جار لە ئۆنلاین بینراوە ڕکۆردی جیهانی تۆمار کرد بۆ هەر ڕێوڕسمێک بۆ هەر ئاهەنگێک کە تاوەکو ئێستا ئەنجام درا بەتایبەتیش بۆ خەڵاتەکان. بۆ نمونە بە نمونە باسی بکەین ڤیدیۆ میوزیک ئەوۆرد ساڵانە کە ئەنجام دەدرێن نزیکەی 1 ملیۆن شتێک کەستەم شای دەکات. MLB World Series کە زنجیرێکی زۆر بەناوبانگە 11 ملیۆن کەس سەیری دەکات. گرامی کە خەڵاتی دابشکردنی میوزیکە نزیکەی چەندە 20 لە بۆ 26 ملیۆن کەس سەیری دەکات. ئەکادمی ئەوۆردز مەبەستی ئۆسکارە نزیکەی 25 بۆ 26 ملیۆن کەس تاوەکو 30 ملیۆن کەس ئەین لە خوار 50 ملیۆن کەس سەیری دەکات ساڵانە. سوپەر بۆڵ کە یەکێکە لە بەناوبانگترین ئیڤنتەکان لە ئەمریکا ئەنجام بدرێت کە کۆتایی فوتبۆڵی ئەمریکیە یاخود ڕەگبیە 118 ملیۆن کەس تقریبان سەیری کردووە. بەڵام گەیم ئەوۆرز 154 ملیۆن جار سەیرکراوە یا 154 ملیۆن ڤیوی هەبووە کە ژمارەیەکی ڕێکۆردێکی جیهانیە بێگومان دڵخۆشکارە زۆر زۆر. لە گەیم ئەوۆرز بەناوبانگترین ڕێوڕسم و دابشکردنی خەڵاتە لە جیهاندا لە فیلمەکان لە میوزیک لە وەرزش دابشکردنی خەڵاتەکانی وەرزش یاخود ئیڤنتەکانی وەرزش بێگومان باسی ئەمریکا دەکەین باسی جیهان دەکەن بەڵام ئەو داتایانە زیاتر پەیوەندی بە ئەمریکاوە هەیە بۆ نمونە مەسەن چامپیۆنز لیگ بینەرێکی یەکجار خەیاڵی هەیە بەڵام مشکلەی چامپیۆنز لیگ و ئەوانە ئەوەیە کەوا ژمارەکان بە تەواوەتی نازانین لالیگە ژمارەکان بە تەواوەتی نازانین لەبەرەوەی ژمارەکان ئێمە چەند نزیکەی 70 بۆ 80 بە غێر قانونی سەیری دەکەن کە لە ڕێگەی ئامێرێکی ماڵەوەیە کە کرایە خۆ دزرایە. ژمارە ئەسلەکە لە لای شەریکەیە شەریکەش بڵاوی ناکات یا زۆر بەکەین بڵاوی دەکاتەوە بەڵام بێگومان گەورەترین شتیش تاوەکو ئێستا لە جیهاندا بکرێت 400 جارێک مۆندیالە کە بە ملیار کەس سەیری دەکات. پس گەیم ئەوۆرز 154 ملیۆن بە پێش ئۆسکار و گرامی دەکەوێتەوە هەم ساڵێ جێگەی دڵخۆشە بەڕاستی. دەرهێنەری یاری بلاک میث ووکۆن دڵخۆش نییە بەوەی کەوە یاریەکەیان نەیتوانیوە خەڵاتێکی باش بەدەست بهێنە. جا دەرهێنەرەکەی بەناوی یۆکارفینگجیم لە وێبسایەتی وی بوو کۆمنتێکی دوور درێژی بڵاو کردەوە لەسەرەوەی کە پێی ناخۆشە یاریەکەی ئەو نەیتوانی بە خەڵاتی یاری ساڵ ببە یاخود گەیم ئەوۆرز بەدەست بێنێ. شتێکی دوور درێژی نووسیوە دەڵێ تقریبان دەڵێ ئێمە لە کاتێکی هەڵا هاتینە تیجیە ئەجەوە تەرجمەی کوردیم کردێ بەخۆی بەسنی نووسیتی بەڵام براوزەری تەرجمەم کردی اینجاوا دەرچوان تۆزێک لەوانەیە وشەکانمانانەدا بەهۆیەوەی لە سینی بۆ کردووە بۆ کوردیە لە کاتێکی هەڵەدا هاتمە دەرەوە لە تیجیئ ڕۆژێک بەسەر ئاهەنگی خەڵاتەکان بۆ ئەوەی چەند وشەیەک لە دڵمەوە بڵێم پێم وابوو ڕەنگە بۆ هەندێک هاوڕێ سوودی هەبێت ئاخر من چانسی ئەوەم نەبوو بەردەوام بم دوێنێ شانۆ بۆ ئەوەی شتێک بەقسەدی وایە تقریبان دەڵێ شانۆ بۆەوەی ڕوویدا لە بەرەوەی دەوایە ئەوان خەڵاتی یاری ساڵی گەیم ئەوۆرزیان ببرد باوە نەک یاری ئاسرۆبۆت بیبرد باوە دەرە شتێک بڵێم مانگە خەڵاتکردنی هاوکاتە لەگەڵ بڵاوکردنەوەی نوێیکاریشی تا ڕادەیەک گەورە بۆ من بە شخصیت یاخود بە شخصی ئەم پرۆژەیە 7 ساڵە بە فەرمی کۆتایی هاتووە 7 ساڵە خەریکی یاری بلاک میث بوو گۆنگە دەڵێ باشترین یاری ئاکشن دەرهێنان و هونەری باشترین دەرهێنانی یاری ساڵ لە کۆتاییدا باشن لە دوێنێەوە تا ئێستا ناڕازی بووم و ناڕازایی بەهێزیشم لە کۆمنتی زۆرێک یاریزانەکاندا بینیوە دەڵێ من ناڕازی بووم خەڵکێکی زۆرش ناڕازی بوون کە نەی بردووە زۆربیان بە شێوەیەکی گاڵتە جارانە وێرانکرد دەریان بڕیوە تا مردن پێکەنیم من دەتوانم بە تەواوی لەو دوو دڵیانە تێبگەم هەست بە هەمان ناڕەحەتی بکەم چونکە دەزانم لە پشتەم هەستانەوە ئازار و خراپەکاری نییە بەڵکو خۆ بە گەورەزانین و متمانە بەخۆبوونە ئاساییە ئەوەندە متمانەت بەخۆتە بێ بەڵام لەلایەن کەسانی ترەوە نەناسرێتەوە کەمێک میزازی بی من لە ڕاستیدا لە تۆ زیاتر متمانە بەخۆم هەیە ئاماژە بە نووسراوە دوور درێژە ئەگە هەستان لێ بوو لە بۆ خۆتان بیخوێنەوە بەس مهمەوە سکرین شۆتەکەیە زۆر کەس لە گەیم ئەوۆرزی ئەندە قسەیان کردوتیان جەماعەتی بلاک میث و کۆنجی بەتابێت دەرهێنەرەکە یاخۆ یەکێک لە ستافی ئەوان گریا بوون کاتێکەوە ئاسرۆبۆت خەڵاتەکەی وەرگرتووە ئەوان یان یەکەیان زۆر پێتێک چوو بوو گریا بوو هەندێکەش دەڵێن نەخێر نەگریا بوو بۆ ێژە قسانە هەبوو بەڵام دەرهێنەرەکەی هەم لە تویتەری و هەم لە وێبسایتە جیاوازانە کە سیم بەکاردێ بۆ چوونی خۆی دەربڕیوە کە پێی ناخۆشە ناڕازی بۆ لەوەی کەوە ئاسرۆبۆت خەڵاتی یاری ساڵی بردوێتەوە بلاک میث نەیبردوێتەوە زۆرێک لە گەیمەرانیش کە عاشقی بلاک میثن دەڵێن دەبایە بلاک میث بیبردبەوە بەڵام ئەگەر ئاسرۆبۆتی بکەی دەزانی کەەوە ئاسرۆبۆتی شایانە من ناڵێم
بلاک مد شایان نییە بەڵام ئاسترۆبۆتی شایانە نەک لەبەرەوەی یاریێکی پلەیستەیشنە نەک لەبەرەوەی یاریەکەکەوە مەسەن یاریشی ئێکسبۆکسە لە ئەمریکای ئەوانە لە چینن نەک لەبەرە بابەتە بەڵکو ئاسترۆبۆت یاریی باشترە بڕای من بلاک مد یاریی بینینی چێژبەخشە بەڵام کردنی زۆر چێژبەخش نییە زۆربەتان بەس بینیوتانە ئەو کەسانەیە کە هەموو جارە لە بۆم دەنووسنشی بلاک مد دەبا بیبە زۆربەتان بەس بینیوتانە نەتان کردووە تەنیا لە یوتیوب بینیوتانە دیارێکە بکەم بزانم مدعەیەکی زۆری هەیە یاخودنا بگومان بەشێکتان زۆر چێژی لێ وەردەگرنەوە لەگەڵ هیچ دانیە بەڵام بۆ گەیمەرێکم بوونەوەکو من کە بەردەوام یاری دەکەم زۆر بە زۆر یاری نوێیەکان تاقی دەکەمەوە هەفتانەوە مانگانەکە دێن بەڕاستی چێژ لە بلاک مد بووکۆنگ زۆر کەمە مەگەر سەیری ڤیددیویەکی خۆش بکەیت بۆ نونە من لایڤ بکەمە مامە هەمە لایڤ بکاتەوە سەیری بکەیت چێژی هەیە بەڵام کردنی بەو شێوازە چێژی نییە زۆر بێشتەکان ڕپێتتفە دووبارە بوونەوەیەکی جیاوازە بەڵام ئەگەر ئاسترۆبۆتی بکەیت دەزانی مەبەستم چیە مەبەستەکەی من چیە تکایە کە یاریەکەت نەکردووە ناتوانانی پێی بڵێ ئەو یاریە باشترینە یاخود خراپترینە دەبێت بیکەی ئینجا دەزانی باشترینە یاخود خراپترینە ئەوە مەبەستەکەم بلاک مد بیبرداوە دڵخۆش بم ئاسترۆبۆت بردیتیەوە هەر دڵخۆشم گرنگەوەیە بلاک مد خەڵاتی یاریزانانی بردەوە لە گەیم ئەوەردز ئاسترۆبۆت خەڵاتی یاری ساڵی بردەوە هەردووچیان پیرۆزیان بی و پێشم ناخۆشە کە دەرهێنەرەکە پێی ناخۆشە کە ئاسترۆبۆت بردیتیە هەندێک زانیاری نوێ و ئارتێکی نوێشمان هەیە بۆ یاری نوێیەکەی مارڤڵ بە ناوی 1943 ڕایز ئۆف هایدرا کە کاپتن ئەمریکا و بلاک پانتەری تێدایە زانیاری نوێیەکانیشمان لەلایەن ئەیمی هەنینگ دەرهێنەر یاریەکە و دەرهێنەر صاحبی ستودیۆکە بڵاو کرێتەوە کە ئەیمی هەنینگ لەگەناسن دروستکاری زنجیری ئەنچارتە Global Territory Story واتە چیرۆکەکە هەموو جیهان دەگرێتەوە set in World War II Paris Wakanda and more بێگومان دەمانزانی کەوا لە دەری جیهانی دووەمە دەچێ پاریس و بێگومان وەکانداشی تێدایە دەرێ فۆتۆ ریل سینەما ریل level of detail دەڵێ زۆر بەڕاستی دەچی شێوەیەکی سینەمایی هەیە لە ڕووی وردەکاری دموچاوی کارکتەرەکان و جیهانەکە و ئاشتەکان دەڵێ لەش وەکاندە جەنگلز ئارکی لۆکیشن واتە دارستانەکانی وەکاندا شوێنێکی سەرەکی یاریەکە دەبێت واتە زۆر بابەتی تێدا کە وەکاندا تێدا کە مانتیقی بلاک پانتەریە دەڵێ هێشتا وەکاندا لەو یاریە هێشتا وەکاندا لە جیهان بزرا واتە جیهان بەگشتی نازانێت کە شوێنی وەکاندا هەر هەشە لەبەرەوەی ئەگەر شارەزای چیرۆکی مارڤڵی دەزانێت لە 1970ەکان لە ناو چیرۆکەکانی مارڤڵ وەکاندا بزر بوو دەڵێ دەتوانی تەقە لە فڕۆکە بکەی لە وەکانداوە بهێنیتە خوارەوە دەڵێ لە چوار کارکتەر پێکاتوە چیرۆکە بە چوار کارکتەر دەجێدێتەوە کە ئەویانم زۆر بەدڵ نییە دەڵێ هەڵیان داوە چیرۆکە زۆر لەسەر زەوی نزیک بێ مەبەستەکەشانەوەی زۆر واقعی بێ نەک زۆر فەنتەسی و خەیاڵی زانستی بێ ئەمی هێنینیش دەڵێ ئەو یاریە لەو جۆرە یاریان دەبی ئەو کەسێک کەوا دیکە و ئەو کەسێک کە سەیری دەکا چێژێکی زۆر بە هەردووشیان دەبەخشێم ئەتا هەم سەیرکردنی خۆشە و هەم کردنیش خۆشە تازە باسی ئەو بابەتان کرد کە سیرکردن خۆشە و بینینیش خۆشە ناکرێت یاریەک تەنیا بە بینین خۆش بێ بۆ نمونە یارێکی وەکو جگە لە بلاکمتی هەندێک یاری هەیە کەنیا دیتنیان خۆشە لەبیرم کرد هەڵۆ نەیبەر یەکێکە لەو یاریە بەناوبانگانەی کەوا لە یوتیوب زۆر بەناوبانگە بەڵام ئەگە سەیری فرۆشەکە بکەین کارەسات کەمتری کۆپی دەفرۆشە ینی بۆ هەمە بینەری یوتیوبی سەیری بکەیت دەڵێ یاری میلیۆنان کۆپی دەفرۆشە کەسی ستودیۆیەکە دەڵێ بە قورئان بە تۆبزی میلیۆنێکمان دەفرۆشتووە میلیۆن 2 میلیۆن دەفرۆشە مەبەستەکەی من چییە بینین خەڵک حەز دەکەن هەندێک یاری هەیە ببینی بەڵام کردنی زۆر خۆش نییە تەنیا بینینەکەی خۆشە واتە گەیم پڵەی مەبەستە جا مارڤڵ 1940 ڕایز ئۆف هایدرا بێکمان ساڵی داهاتوو بڵاو دەکرێتەوە گەیم پڵەیەکی نوێ لە بۆ یاریەکی نوێ بڵاوکرایەوە بە ناوی ئەکسدس کە بێمان پارساڵ یاخود ناوەڕاستی ئەم ساڵ پارساڵ بۆ ترۆلەر یەکەمان لێبینی یاریش سەرنجڕاکێشی خەیاڵی زانستی دیارە ئێلدن ڕینگ نایت ڕین هەندێک زانیاری نوێمان هەیە لەسەری یاریەکە کۆواپە بە سینگل پلێری دەکرێت واتە تەنیا یەک کەس دەتوانێت یاری ئۆنلاینەکە بکە بەڵام ئۆنلاین یاریەکە و تاوەکو سێ کەسیش دەتوانێت یاریەکە بکە واتە دوو کەسی تێدان هەیە یان بەتەنی دەیکە یان لەگەڵ سێ کەس دەتوانێت یاریەکە بکەیت هێشتا چیرۆکی بزڵ بە تەواوی دیار نییە بەڵام دەڵێ کەسێک بۆ سێ کەسێک یاخود سێ کەس دەتوان بێکەوە بە گروپ یاری بکەن و ئەو درندانە ئەو بۆسانە بکەوێنن جا بۆسی زنجیری دارکسۆڵشان هێناوە تا جیهانی دارکسۆڵ شاتە ناو ئێلدن ڕینجی دەڵێت لەو یونیڤەرسش کارکتریان هێناوە و یاریەکە پلی یاخود بێتە تێست و پلی تێستی لە مانجی دوو دەبێت هەندێک کەس دەتوانێت زووتر یاریەکە تاقیکەنەوە کە من نای خۆم نووسیوە نای خۆم نووسی ئەوێ ساڵە لە بۆ پلی تێستی
ئەلدن ڕینجی ناوم ناتەوە بەڕاستی ئەو جارش نای خۆم دەنووسم لە مانجی یەک ناونووسین دەست پێ دەکات لە مانجی دوو دەتوانین بە شێوەی ئێڕی ئاکسس بە شێوەی بێتا یاریەکە تاقیکەیتەوە و لە بیریش نەکەن ئەو یاریە لە بۆ پلەیستەیشن 4 و پلەیستەیشن 4 و پلەیستەیشن 5 ئێکسبۆکس 1 و سیریەس بۆ پیسی بەردەستەوەتە لە بۆ نەوەی ڕابردوش بڵاو دەکرێتەوە دەچێت لە کێشە گەورەکانی نیتندۆ سویچی جۆیستیک بوو واتە گێڕەکانی دریفت دەبوو دەڵێن لەوانەیە ئەوە چارەسەر بکرێت بە پێی راپۆرتێکی نوێ بێتن لە VGC بڵاوکرێتەوە ئەگەری هەیە لە سویچی دوو ئەو کێشەیە زۆر کەمتر بکرێتەوە کە چمان دەوێت بێگومان کەمترین کێشەی دریفت یوادانم پلەیستەیشن جی دەرهێنەر و جەماعەتی CD Projekt Red لەسەر یاری ویچەر 4 وتیان دەمازانی کێشە دروست دەبێت لە ئۆنلاین لەسەرەوەی کارکتەری سیری بوویتە پاڵەوان یاخودەوە ئافرەتیان کردە پاڵەوان لە چاو گێڕالدی کە لە سێ بەشە ڕابردوو گێڕالد پاڵام و بەڵام دەڵێ ئەمە لە بیدایەتەوە ئەگە سەیری چیرۆکی ویچەر بکەیت کتێبەکان خوێن بێتەوە دەزانی ئەو چیرۆکە تایبەتە بە سیری جێرال تەنیا ئاگداری سیری بووە ڕاستە گێراڵ پاڵەوانە بەڵام چیرۆکە هەمووی دەربارەی سیریە پێکمان ئەگە زنجیرەکەتان بینی بی و گەمەکانی ویچەرتان کردی دەزانکەوە ئەو قسەی ڕاستە لەبەرەوەی سیری ئەو کچە ڕۆحەیەکەوە گێراڵ هەیەی دەیپارێزێ و سیری دەیەوێت ببێتە ویچەر جا بێگومان لە سێ یاری ڕابردوو چیرۆکی گەراڵتەوە بوو ئێستا نۆرەی سیریە سیرۆکی خۆی دەست پێ بکەن یاری مارڤل رایڤڵز سەرکەوتنێکی گەورەی بەرزترینەوە زیاتر لە 20 میلیۆن گەیمەری هەیە یارێکی تەواو بڵێم خۆشە من بەشێکم کرد لەسەر پلەیستەیشن 5 کردم یارێکە خۆشە فری تو پڵێ بە کارکتەری جیاوازی مارڤل یاری دەکەی خراپ نییە بەڵام هەندێک کێشەی باڵانسی هەیە بەڕاستی هەندێک لە کارکتەرەکان زۆر بەقوت نەندەیشیان زۆر بەقوتینە بەڵام دەبێت زۆر یاریەکە بکەیت تاوەکو لەو کارکتەران ڕادەی کاریەکەیان ئەبیڵەتی و توانایەتیان هەیە هەنام یاریەکە بەکاری بهێنن کاپکۆم دەڵێ بەردەوام دەبن لە دووبارە نوێکردنەوەی فرانچایزە کۆنەکانیان IP و یاریە کۆنەکانیان چۆن ئۆن و موشایان نوێکردەوە لەگەڵ ئۆکامی دەڵێن بەتەمانە زۆرنی هەر زۆری IP کۆنەکانیان نوێ بکەنەوە تا بێگومان یەک یاری هەیە کە زۆرمان دەمانەوێت نوێ بکرێتەوە ئەویش داینۆ کرایسسە بەڕاستی یاری داینەسۆرمان زۆر کەمە بەتاوی داینەسۆرەکە شای لەگەڵ بکەین هیوادارم کاپکۆم جێت لێبی ڕیمەیکێکی داینۆ کرایسسمان لەبەر بکەن یاری The First Berserker یاخود خەزان بەرواری بڵاوکردنەوەی بۆ ئاشاکرێت لە مانجی سی 2025 بەردەست دەبێت ئەو یاریەکی ئاسیاییە یاریەکە هاوشێوەی یاریەکانی From Software و Elden Ring و Dark Souls ئەوانە یاریی سۆڵزلایکە واتە قورس دەبێت ببری زۆر دێ و پاش زۆرشتی دەست دەدەی کە گەیمپڵەیەکی حاجە بەڵام چێژ بەخشیشە لامان کات لە مانجی سێ بڵاو دەکرێتەوە و تڕیدەر و گەیمپڵەیەکی داوکەسە زۆر جوان دیارە سوساید سکواد کیل دە جەست لیگ کۆتا وەرزی بۆ بڵاو کرایەوە و کۆتا کارکتەرێکی زیاد کرد دێت سترۆک بوو ئیدی تەواو لە ساڵی داهاتوو یاریەکە هیچ کە بابەتی نوێ لە بڵاو ناکرێتەوە وەرە مۆدی ئۆفلاینیشان زیاد کردیە بۆ کەسانی کە دەیانەوێت بەبێ ئینتەرنێتیش یاریەکان جام بدەن و ئیدی یاریەکە کۆتایی بە بەرهەمێنانی هات سایبەرپانک 2077 ئەپدەیتی 2.2 نرد بەشێک لە کەستەمایزی دموچاوی زیاد کردیان جلوبەرجی نوێی زیاد کردیان وەشتێک زۆر سەنجاکیش زیاد کردێت کە مەسەل بۆ لەسەر شەقام بڕۆی بە ئۆتۆمبیل ئەگەر ئۆتۆمبیلێک ببینی چ ڕەنگێکە دەتوانی بێک دوگمە ڕەنجی ئۆتۆمبیلی وەرگری بیخێ سەری خۆت ئۆتۆمبیلەکەی خۆت ڕەنگەکەی دەگۆڕێ وەروە بگومان بەگیان زۆر چارەسەر کردیە کێشەی تەکنیکیان زۆر چارەسەر کردیە و ئەبێت 2.2 ئێستا بەردەستە بۆ سەرجەم گەیمەرانی سایبەرپانک مۆدێکی نوێی یاری فۆرتنایت بڵاو کرایەوە مۆدی 5/5 کە تاقیکەرە هاوشەوەی کۆڵ ئۆف دیوتی ئەوانەیە ئێستا بەردەستە لە بە خۆتان توان تاقیب بکەنەوە کە شتێک زۆر شە لە فۆرتنایت هێشتەکرێ یوتیوبەر و گەیمەر و ستریمەری بەناوبانگ ئایشە و سپید لەم هەفتەیە یاخود هەفتەیە بوو چەند ڕۆژ ڕابردوو بوو ئاشر سەنجاکیشی باس کرد کە حەزم کرد لێرە باسی بکەم ئەویژەوە کەوا چاڵنجێکی نوێ دەست پێ دەکەم نوێ نییە تقریبان چاڵنجە دەستی پێکردێکەوە ستریم دەکاتەوە لە هەموو وڵاتان وە کۆتا شوێنی خۆشی یانشکرا کرد کە دەیەوێت ستریمی لێ بکە ئەویش ئەنتارتیکە بەستەڵەکی باشوور دەیەوێت کۆتا شوێنکەوە ستریمی لێ بکە لە ژیانی ئەنتارتیکەیە و دەڵێ وعدیش بێ هەردەسمە ئەنتارتیکە جا لە ئۆنلاین گەیمەران و خەڵکی بێگومان قەشمەری پێدەکەن یەک لە گاڵتە نوێەکانی کە بە سپیدیان کردیە دەڵێن ئەو جارە جنێ و بەچێ دەدەی بۆ نەکە چتە وڵاتی جیاواز هەم جارستا وڵاتەی جنێ بە خەڵکی وڵاتەدا و خەڵکیش خۆشیان دەوێت پێم سەیرە جنێ بە خەڵکی دێ خەڵکی خۆشی بووی وای تێناگەم لۆ مهم بەڵێن جارە دەبێت جنێ و بە پەنگوینەکەمدا لە بەرەوەی بەستەڵک زیاتر پەنگوینی دێ بەڵام ناتوانێت جنێ و بە ورچی سپی بدات لە بەرەوەی قبول ناکە ورچی سپی جنێوی پێ بدرێ بەڵام پەنگوینەکان فەقیرن مهم سپید دەڵێ دەسمە بەستەڵەکی باشوور لەوێ لایفتان نەبوو دەکەمەوە
بێمە لای هەواڵەکانی پلەیستەیشن چەند شتێکی سەرنجاکێشەیە لەم هەفتەیە جیان پلەیستەیشن. یەکەمیانەوە بووکەوە مارک سێرنی دیزاینەر و مهندسی یاخود ئەندازیاری پلەیستەیشن 5 لەم هەفتەیە کۆنفرانسێکی تقریبان 35 خولەکی ئەنجامدا. لە کۆنفرانسەکەی خۆی سیمینارەکەی خۆی بە وردەکاری تەواوە پلەیستەیشن 5 پرۆشی کردەوە کە سرعەتی چەند گیگابایت شتەکان چەند گیگابایت و چنە و چنینە و بە شێوێکی تەکنیکی ڕوونی کردەوە پلەیستەیشن 5 پرۆ چی و چی نییە. پێشتر لەبە پلەیستەیشن 4 پرۆی مارک سێرنی هەمان شتیان کرد یاخود زووتر کردیان، بەڵام ئەم جارە تاخیرتر کردیان کە پلەیستەیشن 5 پرۆ بڵاو کریا وتیان باشەکانی وردەکاری تەواو شتانە ئێستا بڵاوی کردەوە. زۆشتی سەرنجاکێشی باسکرد مهمترین شتیان ئەوە بکوتی لە ئۆنلاین بەهاڵا بە پلەیستەیشن 5 پرۆ دەڵێن 33 تێرافلۆپە بەڵکو 16.5 تێرافلۆپە، بەڵام وتی تێرافلۆپ هیچ گرنگ نییە، گرنگەکە خێرایی باندویثە، خێرایی میمۆریەکانە، خێرایی زۆر دوورجێژە نیم لەتەن دووبارە ناکەمەوە لەبەر شتێکی وردەکاری تەکنیکیە. بەس پلەیستەیشن 5 پرۆ وتی زۆر شتێ داویست بیکەم بەڵام ناتوانانی بیکەن لەبەر ئەوە پلەیستەیشنی داهاتوو نییە، خود نێکست جەنەرەیشن نییە. وتی لە نەوەی داهاتووش ئەوان هەموو هەوڵێک دەدەن مەشین لەرنینگ یاخود PSSR کە سپێکترال پلەیستەیشن سپێکترال سوپەر ڕێزۆلوشنە ناوەکەی کە ئەو AI ئەو ژیری دەستکردیەکەوە یاریەکان کۆڵەتیانە بە فۆرکی بەرز دەکاتەوە بێ ئەوەی کەوە GPU CPU ماندوو بکە. ئەو تەکنیکە دەڵێن زۆر بەقوتر دەبی مەشین لێرنینگ و AI ئەوشتانە بەقوتر دەبی وەتە کۆنسڵی داهاتوو زیاتر پەیوەست دەبێت بە شتانە. لە کۆتاییدا سۆنی توانی ڕێکەوتنە گەورەکە لەگەڵ کارەکاوە ئەنجام بدە، هەرچەندە نەبووە خاوەنی وەکو بە پشتێکی فەرمی چکەستە بوویتە لارجست شێرهۆڵدەر واتە گەورەترین خاوەن پشتی کۆمپانیای کارەکاوە سۆنیە کە سەدا دە زیاتری هەیە. جا لە سیستەمی ئەو کۆمپانیای دیارە وایە کە سەدا زیاتری هەبی زۆرترین پشتی هەیە. کاتە سۆنی بە شێوە شێوەکان ئێستا خاوەنی ستودیۆیەکانی فۆڵۆم سۆفتوێر و ستودیۆی ئانیمەیەکانی کارەکاوەیە کە یاری جیاواز دروست دەکەن، ئانیمە دروست دەکەن. مهم سۆنی ئێستا حالیان خاوەنی ستودیۆی فۆڵۆم سۆفتوێرە بە شێوە شێوەکان کە سەدا زیاتریان هەیە لە پشکەکان واتە بوونە لارجست شێرهۆڵدەر واتە ڕێکەوتنەکەیان بەو شێوازە ئەنجام بدەن. دی کەس ناتوانێت بێ ئەو ستودیۆ بکڕێت لەبەرەوەی سۆنی خاوەنی سەدا زیاترە دەبێت سۆنی ڕازی بێ گەرنا سۆنی دەتوانێت نەیفرۆشێت. ئاسترۆبۆت ئەپدەیتی زستانی لە بۆ زیاد کرایە ئێستا بە خۆڕایی بەردەستە و سەر مەرحەلەی چەند تشتم منە شۆ تاقی دەکەم. سۆنی و ئەپڵ پێکەوە خەریکن ڕێک دەکەون لەسەرەوەی کەوە کۆنترۆلەرەکانی پلەیستەیشن VR2 لە بۆ ئامێری ئەپڵ ڤیژن پرۆ زیاد بکەن واتە کاتێک کە تۆ ئەپڵ ڤیژن پرۆ لەسەر دەکەی دەتوێت یاری بکەیت دەتوانین بە کۆنترۆلەرەکانی پلەیستەیشن VR2 یاری بکەیت کە پێم وایشتێکی باشە بۆ کەسانی کە هەردووچی هەبی لەبەرەوە یەکەمیان پلەیستەیشن VR2 خۆی نرخی $500 پلەیستەیشن 5 $500 ئەو 1000 ئامریکی ئەپڵیش بە 3500 وەرەقان نزیکەی 50 وەرەقەیە کردەوە بۆ ئەوی ئەو دووشتە لێک بدەیت مەگەر کۆنترۆلەکان بە جیا بفرۆشن بەڵام هێشتا هێدسێتەکەی ئەپڵ نرخی زۆر گران. یاری هێڵ دایڤەرس و ئەپدەیتی نوێی لە بۆ دێ چێ زیاد دەکرێت جەماعەتی کیلزۆن 2 لە بۆ زیاد دەکرێتکە جێگەی دڵخۆشیە بێگومان. کیلزۆن یەکێکە لەو زنجیرە یاریانێک کە سۆنی چەندین ساڵە دەیوشتی لەسەر بکە بەڵام نەیکردیە مهم لە بۆی زیاد دەکرێت. ئەپدەیتێکی نوێی یاری ئالن ویک 2 بەردەستە کە کێشەکانی پلەیستەیشن 5 پرۆ چارەسەر دەکەم کێشەی PSSR هەبوو کە ئەپسکەل دەکرێت کێشەی تەکنیکی هەبوو ئێستا بە ئەمدەیتێت چارەسەرکرا دەتوانانی PSSRەکەی بکوژێنیتەوە. بەڕێوەبەری هوەری لەسەر یاریەکانی God of War ئێستا پەیوەندی بە ستودیۆی نایتی دۆ کرد ئەو دەرهێنەرە ئەو بەرەمێنەرە ئەو هونەرمەندە لە ئۆنلاین بڵاوی کردو کە ئێستا لە ستودیۆی نایتی دۆگەم کار لەسەر یاری نوێیەکەی نایتی دۆگ دەکات بە ناوی ئینترگەلاکتیک The Heretic Prophet شتێکی وابوو ناوەکەی مهم پێشترێ کاری لەسەر یاریەکانی God of War دەکرد کەسێکی زۆر بەناو بانگە لە تویتەری کە ناوەکەی مەستەلەبی کرد بەس مهم ئێستا لە ستودیۆی نایتی دۆ کار دەکات دەڵێ دەمانەوێت باشترین شت ئەکول و سنجری God of War کردومە لەسەر ئەو یاری نایتی دۆش ئەنجام بدەم. سۆنیش لە لاس ڤێگاس بەشداری لە حەفلەی تۆپەکەی کرد لەسەر تۆپەکەی 600 دروست کردیە لەسەر ئەو تۆپە گەورەی لاس ڤێگاس کە هەمووی شاشەی و قەبارەشی زۆر زەبەلاها ڕکلامی لە بۆ یادی 30 ساڵی پلەیستەیشن و کارکتەری ئاسترۆبۆت کرد. بێمە لای هەواڵەکانی ئێکسبۆکس چەند هەواڵێکی سەرنجاکێشەیە. یەکەمیان کە بەڕێوەبەری گشتیم مایکرۆسۆفت ساتیانە دێڵا لەم هەفتەیە وتی ئێمە دەمانەوێت یاریەکانی ئێکسبۆکس لەمە دووە لەسەر هەموو ئامێرێک بەردەست بخەین واتە خۆشەویستان و
سلام علیکم علیکم سلام شەڕە کۆنسڵ کۆتایی هات هیچی دیکە باسی ئێکسبۆکس و پلەیستەیشنی مەکەن ئیدی ئێکسبۆکس دەڵێ ئێمە یاریەکانی خۆمان لەسەر هەموو ئامێرێک بەردەست دەخێن بە هەموو دیڤایسەکانەوە و ئەوەش ڕێک ئەو قسانەی فیل سپێنسەر یەکەوتی ئێمە یاریەکانی خۆوان یاخود هێڵی سوورمان نییە بۆ هیچ یاریێک بێتە هەر شوێنێک بەڵام مەسەلەکە کاتەکەی ئەو یاریانە بەردەست دەکەن لە شوێنەکانی دیکە مهم ئیدی بۆ فەرمی کۆمپانیای مایکرۆسۆفت دەیەوێ هەموو یاریەکانی خۆیان لە هەموو شوێنێک بەردەست بخەن بێ ئەوەی هێڵی سووریشیان هەبی بێگومان ڕاستە خۆ یاریەکانی هەیلۆ و فۆرتسا و ئەوانە یەکسەرران کاتیان پێدەچین بەڵامی دی مایکرۆسۆفت ئێکسبۆکس هیچ دیکە پلانی ئەکسکلوسیڤی هەتا هەتایی نییە ئەگەر یاریەکان ئەکسکلوسیڤیش بین بە شێوەیەکی کاتی لەسەر ئێکسبۆکس دەبین بەڵام لە کۆتایی هەرێتە سەر پلەیستەیشن 5 کە ئەوەش هەندێک گەیمەر بەدڵیانە هەندێک بەدڵیان نەبێگومان بەڵام ئەوەش هۆکارێکی سەرچێکەوە کۆنسڵی ئێکسبۆکس کەمتر دەفرۆشێ بەڵام داهاتی گەیم پاس لە زیادبوونە ئەوە ئەو استراتیژیە کە ئەوان دەیانەوێت پارێکی زیاتر بەردەست دێنن بەڵام بێگومان کۆنسڵژیان کەم دەفرۆشێ بەڵام ئەوان پارەکەیان دەوێت ئەو یاریانە زۆرترین کۆپی لێ بفرۆشێ جا هەر تیمی ئێکسبۆکس لەم هەفتەیە وتیان بەڕاستی هەڵەیەکی کوشندە بوو کاتێک کە یاری هێڵبڵەید 2 لەسەر PS5 بڵاویان نەکردەوە لەبەرەوەی یاریەکە نەتەقیەوە پێیان وایە ئەگەر یاریەکە هاوشێوی بەشی یەکەم لەسەر پلەیستەیشن 5 بڵاویان کردباوە تەقینەوەیکی گەورتر دەبوو ژمارەی زیاتر لێدەفرۆشە و کاردانەوەکی گەورترشی دەبوو من هاوڕام لەگەڵ ئەو قسەیە بە شێو لە شێوەکە بەڵام خۆشی یاریەکە زیاتر عەرزێکی جوان بوو بەڵام گەیمپلەیەکی سادەی هەبوو بگومان یاری دەسە پلەیستەیشن 5 زیاتر دەفرۆشێ ئەوە گومانی تێدا نییەم بۆیش خەڵکی کۆمپانیەکان زۆربیان دەیانەوێت یاریەکان لەسەر پلەیستەیشن 5 یەکەم بڵاوکەنەوە لەبەر زیاتر لێ دەفرۆشێ مارکەتینگی سۆنی وایە هێڵبڵەید 2 هێڵبڵەیدی بەشی یەکەمی هێڵبڵەید بەشەیەکی کاتی لەسەر پلەیستەیشن 4 تایبەت و کاتی خۆی ئەگەر لەبیر تابی پێشەوەی بێتە سەر ئێکسبۆکس و تیمی نینجا فیۆری لەلایەن ئێکسبۆکسەوە بکردرێ بەڵام بەشی دووەم تایبەت کرا بە ئێکسبۆکس و بێگومان لە کاتێکی نزیک هەرێتە سەر پلەیستەیشن 5 بەڵام ئەگە سەرتر سەر پلەیستەیشن 5 بەردەست بە بێگومان زیاتر دەفرۆشە و مارکەتینگێکی باشتری بۆ دەکرا بەڵام یاریەکە دوو خەڵاتی بەدەستێنە خراپ نەبوو بەڵام لە چاو ئاستی چاوەڕوانیەکانیشمان نەبوو لە هەمان کات یاری تایبەتی پلەیستەیشن دێت سەر ئێکسبۆکس بەڵێ خۆشەویستان هەرچەندە یاریەکانی سۆنی خۆی نییە واتە پلەیستەیشن ستودیۆز نییە بەڵکو یاریە کاتیە تایبەتەکانە بۆ لەوانەشە پێشبین دەکرێت یاریەکانی یان یاریێکی فاینەل فانتەسیە یان یاریێکی وەکو ستێڵ بڵەیدا یەک زۆر لەو یارانێک کە بەشەیەکی کاتی لەسەر پلەیستەیشنی کاتین بێنە سەر ئێکسبۆکس لە 2025 دەنگۆ هەیە لە مانجی یەک واتە لە مانجیەکی داهاتوو کە دەکە سەرەتای 2025 ئێکسبۆکس دیڤلۆپەر دایرەکتێک ئەنجام بدە کە چۆن ساڵانە لە سەرەتای هەر ساڵێک ئێستا و کار دەکەن باسی 3 بۆ 4 یاری خۆیان دەکەن ستودیۆیەکان خۆیان لە ژێر قسەی خۆیان قسەی لەسەر دەکەن بگومان یەکێ لەو یارانەی کە پێویستە قسەی لەسەر بکرێت ئەڤاودا لەبەرەوەی لە سەرەتای یاخود زۆری نەماوە بڵاو بکرێتەوە لەوانەشە قسە لەسەر ببورن قسە لەسەر چەند یاریێکی جیاوازی دیکە بکرێت کێشتا نەمان بینیوە یاخود زۆری لەسەر نازانین بگومان یاری هەیە ئێکسبۆکس سەر بکە چاوەڕوانین لەمان جێک بزانین ئێکسبۆکس چی دەکە ئەگەر بێتەوە دەنگکوێ ڕاست بێ ستۆکەر 2 ئەپدەیتە نوێیەکەی چەندین کێشە و مەشاکیلی نوێی چارەسەر کردووە و نزیکەی چەند 1800 دانا کێشەیان چارەسەر کردووە کە ژمارەی زار زۆرە ئەنی حسابی خۆت کە ئەوەندە مشکلی تێدا بە تاوەکو چارەسەر بکرێت بێمەوە سەرەوەی کە ئێکسبۆکس دەیەوێت یاریەکانی خۆی لە هەموو شوێنە بەردەست بخەن لێستاوە خەریکی شتێکن و ئامادەکاری دەکەن بۆ سیستم و دیزاینێک کەوا کرۆس پلتفۆرم بێت واتە کاتێک کە تۆ یاریەکەی ئێکسبۆکس دەکەی یاخود سیستمی ئێکسبۆکس بەکاردێنێت جای یاریەکە سیستمی ویندۆز هەر شتێکە کرۆس پلتفۆرم بێت لە هەموو شوێنێک کار بکە جا مەبەستەکەیان زیاتر پێمان بی هاند هێڵدە دەتوانن ئەو سۆفتوێری ئێکسبۆکسی بدەنە کۆمپانیای دیکە بۆ بیدەنە لینێڤۆی بیدەنە ئینڤیدیای بیدەنە هەر کۆمپانیایەکەوە هاند هێڵ دروست بکە سیستمی ئێکسبۆکس بەکاربێنێ دوگمەی ئێکسبۆکسی لەسەر دەبێت گەیم پاسی لەسەر دەبێت و بگومان لە ژێریشەوە هەمووی هەر بە ویندۆز کار دەکات کە پێم بێ بیرۆکەیەکی باشە بۆ داهاتووی خۆیان دواشتیش باسی بکەم چەندین کێشەی تەکنیکی یاری ئیندیانا جۆنز ئەند گرێت سەرکڵ چارەسەر کرا کات چەندە باوەڕش نەدەکرد کێشی تەکنیکی هەربی بەڵام یەکێک لە کێشانەیە کە هەیبوو ئەویش سیستمی ڕووناچی بوو ئێستا چارەسەر کرا باشتر کرایە خۆشەویستانم سپاس بۆ بینی مەڵقەی پرۆگرامی سفرێک ژیری چاوتان ماز دەکەم تا هەفتەی داهاتوو کات دەکەم دوگمەی لایک سبسکرایب لەبیر نەکەن خودتان لەگەڵ